لیژنەیەکی باڵا لە سەراستی وەزارەتی یاوەدانکردنەوەی حکوومەتی هەرێم پرۆژەی استراتیژی ڕێگای دووسایی دەڵەبجە سێ سادقیان باسەر کردەوە. هاوکات کۆتا ئاگادارکردنەوەیاندایە کۆمپانیای جێبەجەکار لە تەواوکردنی ئەو پرۆژە استراتیژیە. ئیتر ئەمە کۆتا ئاگادارکردنەوە ئینزار بوو بۆ کۆمپانیا ئەبێ لە ماوەی 2 مانگ بەرای کەمی 2 مانگ تۆ تا 39 ئەو پرۆژەیە بکەوێتە کار و خەرچی ناوچەکە سوودی لێ بێ هیوادارین هیچ کێشەیەک نەبێت ئینشاڵڵا هیچ کێشەیەکیش نابێتن و لە مودەی خۆی دەکەوێتە کار و خەرچی ناوچەکە سوودی لێ دەبینن. هیچ گرفتێکی دارایی لە بەردەم تەواوکردنی ئەم پرۆژەیەدا نەماوە. پارێزگاری هەڵەبجە ئاماژە بەوە شەکات ئەگەر تا کۆتایی مانگی نۆی ئەم ساڵ ئەم پرۆژەیە ڕادەستمان نەکرێت کۆمپانیا ڕوبەڕووی غەرامەکردنەکەینەوە. کۆنووسیی کەمان تەزیل کرد کە قەیرانەکان تێپەڕێەوە کە مشکلی بجیان نیە مشکلی سلفیان نیە ئەبێ لە 2 مانگی داهاتوو ئەو پەری 3 مانگی داهاتوو تەواو بێ. کۆنووسێکمان تەزیل کردووە 39 ئەگەر ئەم پردە با بڵین ئەم دووسایی دیە ئەم جادێ بە تەواوی تەواو نەبوو بێ هەموو کارەکانی تەواو نەبوو بێ 39 غەرامەی بێژگە لە ڕووی یاساییەوە عقوبەدەن غەرامەی مادیشەکرێن لە غەرامە مادیەکە واتە زەرەر و زیانێکی زۆر ئەکەن بۆیە بەڕاستی پەنامان بۆ غەرامەی مادی برد بۆ ئەوەی ئیش بکەن سلفەی خۆیان وەرگرن و کار لە ئەوان و سلفەکەش لە حکوومەتی هەرێمی کوردستان. بەوتەی بەڕێوەبەری گشتی ڕێگەوبانی سلێمانی بەڵێندەر سستی لە تەواوکردنی پرۆژەکەدا نواندووە بۆ یەکی تر حکوومەت ڕێگا بە هیچ کەم تەرخەمیەک لە تەواوکردنی ئەم پرۆژە استراتیژیە نادات. پرۆژێکی استراتیژیە لە 85 پرۆژەکە تەواو بووە لە 115ەکەی هەستمان کرد کە بەڵێندەر سستیەکە نوێنێ ئەرقەلە خاتە ڕێگەی ئیشەکە دوای دووسێ کۆبوونەوە لە بینی بەڵێندەری سەرەکی و بەڵێندەری لاوەکیەکانە گەشتی ناو ئێتیفاقی ئەگەر بێت و هەرکامێکیان لەو بەڵێندەرانە سیستی بنوێنێ بەرامبەر بە ئەنجامدانی کارەکانی پرۆژەکە ئێمە ئیجراعاتی یاسایی بەرامبەرەکەین لێی وەرەگرینەوە خۆمان بە هەر شێوەیەک بێ لە شێوەکان بە جێبەجێیەکەین و بەڵێندەرانی تر بانکەین ئەیاندێنێ ئێمە پەیمانمان لێ وەرگرتوون کە هەتا کۆتایی مانگی نۆ سەرجەمکارەکانی پرۆژەکە تەواو بێت. پرۆژەی استراتیژی ڕێگای دووسایدی هەڵەبجە سێ سادق بە بڕی 90 ملیار دینار لە ساڵی 2011ەوە خراوەتە بواری جێبەجێکردن. تاوەکو ئێستا کارکردن لەو پرۆژێدا بەردەوامە بەپێی کۆتا ئاگادارکردنەوەش ئەبێت لە 39 ئەم ساڵدا پرۆژەکە کۆتایی پێبێت و بخرێتە بواری خزمەتکردنەوە. بە تەواوکردنی ئەم پرۆژە استراتیژیە بەشێک لە گرفتی هاتوچۆی هەڵەبجە سلێمانی کۆتایی پێدێت خزمەتێکی بەرچاو بە ناوچەکە گەیەنرێت لاگەری دواکەوتنیش کۆمپانیا ڕوبەڕووی غەرامەکردن نەکرێتەوە. سەلاح جەمیل، کورسات نیوز، هەڵەبجە.